سڵاتان لەبێت چاوەڕوان مەحمودم لە شارپرێسەوە هەواڵەکانی ڕۆژتان پێشکەش دەکەم سەرەتاش ناو نیشانەکان. جێگیری سەرۆکی فراکسیۆنی یەکێتی دەڵێت ئەم حکوومەتە بێهێزترین و نەزۆکترین حکوومەتە. دوای توندبوونەوەی ململانەکانی پارتی و یەکێتی مەکگۆرک دەگاتە هەرێمی کوردستان. ژمارەی کامێراکانی چاودێری تیژڕەوی زیاد دەکات و زۆنی زەردیش دەگرێتەوە. جێگیری سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی کوردستان ئاشکرای دەکات مەسرور بارزانی نەک لەگەڵ یەکێتی بەڵکو و لەگەڵ پەیامی کابینەکەی خۆشی ڕازگۆ نەبوو. لوقمان وەردی جێگیری سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی کوردستان بە میدیای حیزبەکەی ڕاگەیاند ئەو ڕێکەوتنەی لە نێوان ئێمە و پارتیدا واژۆکرا لە ساڵی 2019 بۆ پێکێنانی کابینەی نۆیمی حکوومەتی هەرێم لە کۆی 18 خاڵ 16 خاڵیان جێبەجێ نەکراون. ئەوەی پێویست بوو ڕێکەوتنەکە جێبەجێ بکات بە دەرەجە یەک سەرۆکی حکوومەت و تیمە وزاریەکەی بووە، چونکە زۆرینەی پەرلەمانیان هەبووە کە هەمیشە خۆیان ئاماژەی بۆ دەکەن. دەژڵێت ئەم کابینەیە لەگەڵ پەیامەکانی خۆشی کە بۆ بانگەشەی هەڵبژاردنەکان هەڵی گرتبوو ڕازگۆ نەبوو. ئەم کابینەیە بانگەشە و داوای حکوومەتێکی بەهێزی نیشتیمانی دەکرد، بەڵام ئەم حکوومەتە نەک بەهێز نییە، بەڵکو حکوومەتێکە بەراورد بە حکوومەتەکانی ڕابردوو بەهێزترین و نەزۆکترین حکوومەتە و نەیتوانیوە ئیدارەیەکی ڕاست و دروست لەگەڵ هاوبەشەکانی لە کابینەکەدا بدات لە سەروی هەمووشیانەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بووە. جێگیری فراکسیۆنی یەکێتی ئاماژەی بەوەش کرد بەداخەوە لە کابینەکەی مەسرور بارزانیدا دیادەی دوو ئیدارەی بە شێوازێک زەق بۆتەوە کە ئەگەر هاتوچۆ لە نێوان پارێزگاکانی هەولێر و سلێمانیدا بکەی بە تایبەت لە بازگەی دێگەڵە و سماقوڵی لە بازگەی نێوان دوو وڵات دەچێت. هاوڵاتی ئەوەندە بە دوواداچوون و لێکۆڵینەوە و لێپرسینەوەی لەگەڵ دەکرێت کە ڕەنگە سەردانی وڵاتانی دراوسێ بکەی ئەوەندە لێکۆڵینەوەت لێ نەکرێت. سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێمی کوردستان دەستپێشخەرێکی پارتی بۆ یەکێتی ئاشکرا دەکات و ڕای دەگەێنێت زانیاریمان هەیە سەرکردایەتی پارتی بڕیاری داوا دەستپێشخەر بێت بۆ کۆبوونەوەی لەگەڵ یەکێتی. فەوزی هەریری سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێم لە لێدوانێکی ڕۆژنامەوەنیدا ڕایگەیاند سەرۆکایەتی هەرێمی کوردستان هەمیشە چەترێک بووە بۆ هەموو لایەک و بەردەوام دەبێت لەسەر ئەو ئەرکا، بۆیە ئەو کێشەی ئێستا هەیە پێمان ناخۆش و پێویستە گەشتبین بین و چارەسەر دەکرێت و بەرژەوەندی هەرێمیش لەسەروی هەموو بەرژەوەندێکی دیکەوەیە. وتیشی سەرۆکی هەرێمی کوردستان لە ماوەی ئەم دوو مانگە داوادەی ئەنجامدانی هەڵبژاردن دیاری دەکات و بە ئەرکی یاسایی خۆی هەڵدەستێت، بەڵام پێویستە فراکسیۆنەکان لە پەرلەمان گرفتی یاسایی هەڵبژاردن و کۆمیسیۆن چارەسەر بکەن. ئاماژەی بەوەش کرد زانیاریمان هەیە سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان بڕیاری داواکە دەستپێشخەر بێت بۆ کۆبوونەوە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان و هیوادارین ئەو کۆبوونەوانە بە زووترین کات ئەنجام بدرێن. هەواڵە بووبەکر پارێزگاری سلێمانی پەیامێکی ئاراستی پارتی و یەکێتی کرد و ڕایگەیاند ئەو ناکۆکی دووبەرەکی سیاسێکی ئێستا بەرەوکی هەرێمی کوردستانی گرتووە کاریگەری گەورەی لەسەر کایەکانی ژیان بەگشتی و کەسێتی کورد لە دەرەوە و ناوخۆ دروست کردووە و تووشی دابڕان و دارزانی کۆمەڵایەتی کردوین، بۆیە دەبێت ئەو لایەنە سیاسی سەرەکیانە تێبگەن کە بەریەکەوتن و شەڕی ئەوان کاریگەرێکی گەورە لەسەر دابەشکردنی ڕۆحی ئێمە دروست دەکات. پارێزگاری سلێمانی وتیشی ئێمە ئێستا برین و زامی شەڕی ناوخۆ و شەڕی دژی داعشمان ساڕێژ نەکردووە تا ئێستا نەمانتوانیوە دڵدانەوەی کە سوکاری شەهید و ئەنفالەکانمان بکەین کە لە بەگشتداچوونەوەی ڕژێمی دیکتاتۆردا شەهید و ئەنفال کراون. ناکرێت جارێکی تر بەرەوکی خۆمان بگرینەوە و خەنجەر لە یەکتر بدەین. پەیامەکەی پارێزگاری سلێمانی بۆ لایەنە سیاسیەکان لە کاتێکدایە دوێنێ مەسرور بارزانی لە پەیامێکدا یەکێتی بە بەرپرسیار زانی لە دیارنەمانی داهاتی سنووری پارێزگای سلێمانی و ڕێگریکردن لە بەڕێوەچوونی کارەکانی حکوومەت. دواتر تیمی وزاری یەکێتی ڕاگەیەندراوێکیان دژی بارزانی بڵاو کردەوە و لە وەڵامدا جەختیان کردەوە. پەیامەکەی سەرۆکی حکوومەت پڕە لە چاواشەکاری. بەرپرسی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێم ئاشکرای دەکات برێگ مەکگۆرک هاو ئاهەنگکاری کۆشکی سپی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا سەردانی هەرێمی کوردستان دەکات. سەفیندزەیی بەرپرسی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێم بە میدیای نزیک لە پارتی ڕاگەیاندووە برێد مەکگۆرک سەردانی هەرێمی کوردستان دەکات و تووشەتی برێد مەکگۆرک لەگەڵ نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان کۆ دەبێتەوە. هەواڵی سەردانی مەکگۆرک بۆ هەرێمی کوردستان دوای ئەوە دێت دوێنێ پارتی و یەکێتی لە ئاستی باڵای حیزبی و حکومی وەڵامی توندی یەکتریان دایەوە و یەکتریان بە کێشەکانی هەرێم تۆمەتبار کرد.
ئەنجامێکی پەرلەمانی کوردستان ڕایگەیاند ژمارەی کامێرەکانی چاودێری تیژڕەوی زیاد دەکات و زۆنی زەردیش دەگرێتەوە. عەلی حەما ساڵح ئەندامی پەرلەمانی کوردستان ئاشکرای کرد بەڕێکەوتنی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی لە زۆنی زەرد و 475 کامێرا دادنێن. 1000 ئۆتۆمبیلی 0 کیلۆمەتر بۆ حکوومەت دەکردن و بە چەند ڕۆژێک پارەکەی لە خەڵک وەردەگرنەوە. عەلی حەما ساڵح دەژڵێت نەک کۆڵ لەم دۆسیە نادەم بەڵکو توونتری دەکەمەوە. ناوەڕاستی ئەم مانگە دادگای سلێمانی لەسەر و ڕوژاندنی دۆسیەی کامێراکانی چاودێری تیژڕەوی عەلی حەما ساڵحی بە 90 ملیۆن دینار سزادا. هەواڵ و زانیاریەکانم پێشکەشکردن هەر شاد بن.